ئێمە وەکو کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەوەی کە ئەم دامەزراوەیە کە پەیوەندی بە خەڵک و بە ژیانی خەڵکەوە هەیە کارابێ و کۆبوونەوەکانی خۆی لە کاتی خۆیدا و بۆ گەیشتن بە ئامانج و بە مەبەستەکانی خەڵک دەست پێ بکاتەوە. بەڵام کۆبوونەوەی پەرلەمان کە وەکو پەرلەمان وەکو دامەزراوەیە کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە کۆ نەبووتەوە، نزیکەی 2 مانگ زیاترە، زیاتر لە 34 یادداشت پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان کردەوە. سەرۆکاتی پەرلەمانیش دەڵێ ئێمە نردومانە بۆ حکومەت، ئەوە بینای حکومەتەوەش پەرلەمانە، بۆ بانکێشکردنی وەزیرەکان، بۆ لێپرسێنەوە لە حکومەت، بۆ بە دوواداچوونی ئیشوکاری وەزارەتەکان کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بەڕاستی. بەڵام تا ئێستا وەڵامی تاکەیەکدا یادداشت نەدراوەتەوە بەوەی کە حکومەت بێ ئامادە بێت لە هۆڵی پەرلەمان لێپرسێنەوە لەگەڵ بکرێەوە، بانکێش بکرێت دەربارەی ئەو بابەتانێک کە پەیوەنددارن بە حکومەتەوە پرسیاران لێ بکرێت. بەشێکی کە پەیوەندی بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە هەیە و پەیوەندی بە کارەکردنەوەی کۆمیسیۆنیشەوە هەیە. ئەمەیان ئێمە هەموو سەرۆکی فراکسیۆنەکان لە 8 دوای 2022 ڕێکەوتێکمان کردووە کە سەبارەت بە هەمواری یاسای هەڵبژاردن بە سازان دەبێ و سەبارەت بە کارەکردنەوەی کۆمیسیۆنیش بە سازان دەبێ. بۆ ئەم مەبەستە ئەمە لێرانە کۆبوونەوەیەکم دیاری کردووە خۆم داوام کرد کە کۆبوونەوەیەک لە نێوان سەرۆکی فراکسیۆنەکان بکرێ و بین قسە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بکەین و لەسەر کۆمیسیۆنیش بکەین و ڕێکیشکەین. بەڵام ئەوان ئامادە نەبوون لەم کۆبوونەوەی بەشداری بکەن. پێمان وایە ئەو پرسە پەیوەندی بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە، پەیوەندی بە چارەنووس و داهاتووی ئەم هەرێمی کوردستانەوە هەیە و پرسێکی بەڕاستی سیاسیە، نابێت بە زۆرینەوە کەمێت تێپەڕێنرێ ئەمە. پاشن ئەو هەموو کێشە و گرفتی خەڵک هەیە، یعنی پەرلەمان بۆ کێشەی خەڵک کۆ نەبێتەوە، بۆ باسی معانەتی خەڵک نەکرێ، بۆ باسی موسە نەکرێ. ئەوە ئێمە لە مانجی 5 داین، ئێستاوە لیستێک ئاماد ڕاگەاندراوە موسێ مانجی 4 کە یەک مانجی دەخایێت تا دابەش دەکرێت. ئەمە ینی حکومڕان نییە. ئەمە وەکو خۆمە کۆمەڵی دادگەریش کە هەموو لە ئاگادار دەکەن ناچین ژێر بەرپرسیارەتی ئەوەی کە هەڵبژاردن بکرێ وەکو 2018 یا خراپتر بە تەزویر و ساختەکاری زۆرینەیەک دروست بکرێ بۆ خەڵکی پێ محاسبە بکرێ. ئێمە بەڕاستی لەگەڵ ئەوە نین و ئەم بەرپرسیارەتی مێژوو ناخینە سەر خۆمان ئێمە.